لە ناوبردنی ژیانی خەڵک و خۆپەڕاندنەوەی بەرپرسانی ڕەژیم. ڕەزا تەقەوی ئەندامی کمیسیۆنی فەرهەنگی مەجلیسی شوڕای ئیسلامی ڕۆژی 1 ڕەشەمە لە وتوێژ لەگەڵ وێبسایتی بەسیج نیوز وتی کە ئەگەرچی کێشەگەلێک لە بواری ئابووری و مەعیشەتدا بوونیان هەیە، بەڵام دوژمنان کێشە و گرێەکانی ژیانی خەڵک گەورە نیشان دەدەن تا خەڵک نائومێت بکەن. دیمەنی بابەتی کۆمەڵگای ئێران و تەنانەت ئامارە ڕسمیەکانی کۆماری ئیسلامی کێشە و گرفتە جۆراوجۆرەکانی ئابووری و مەعیشەتی خەڵکی ئێران نیشان دەدەن بە جۆرێک کە تەنیا لە 3 ساڵی ڕابردوودا جەمعیەتی ژێرهێڵی هەژاری لە ئێران 2 بەرابەر بووە. لە یەکێک لە نوێترین ئامارەکان لەسەر بارودۆخی هەژاری لە ئێران، سەرۆکی ناوەندی توێژینەوەی ئابووری ڕژیم لە مانگی خەزەڵوەری ڕابردوودا ڕایگەیان کە لە ساڵی 1396 تا 99 جەمعیەتی ژێرهێڵی هەژاری ئێران پتر لە 2 بەرابەر بووە. پاشان وەزارەتی کاری ئێران ڕۆژی 30 مانگی ڕزبەر بە بڵاوکردنەوەی راپۆرتێک نووسی کە زیاتر لە 1/3 جەمعیەتی ئێران لە ژێرهێڵی هەژاری تۆخدا دەژین. بەهۆی ئەم بارودۆخە زۆرێک لە خەڵک تەنانەت لە دابینکردنی سەرەتاییترین کاڵا و پێداویستیەکانی ژیانی خۆیان لەگەڵ کێشەی فراوان بەڕەوڕون. نەغدینە گرنگترین هۆکاری تەوەڕوم لە ئێرانە و لە نمونەیەکدا لە پەیوەند لەگەڵ ئاماری بەربڵاوی ئابووری بانگی ناوەندی ئێران بە تازەی ڕایگەیاندووەکە ڕێژەی نەغدینە تا کۆتایی مانگی بەفرامباری ئەمساڵ 29.5% لە چاو دەمانگی ڕابردوو چۆتە سەرێ و لە سنووری 4500 میلیارد تەمەن تێپەڕیوە. لە لایەکی دیکەەوە بە وتەی زۆرێک لە کارناسانی سربەخۆ ئابووری کۆماری ئیسلامی لەگەڵ گەندەڵی سیستماتیک بەڕەوڕووە و هیچ هەوڵێک بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵی نادرێت. یەکێک لە نوێترین ئامارەکان لەمبارەوە سەید جەواد حوسەینی کیا جێگری سەرۆکی کمیسیۆنی سەنعەت و مەعدەنی مەجلیسی شوڕای ئیسلامی ڕژیم بە تازەیی باسی لە گەڕانی ماڵی 26 میلیارد دۆلاری کاڵای قاچاغ لە ناو بازاڕی ئێران کردووە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەلێک راپۆرتی جۆراوجۆر لەسەر قاچاغی ڕێکخراوی کاڵا و سوتەمەنی لەلایەن ناوەندەکانی دەسەڵات لەوانە سپای پاسداران بڵاوبووتەوە. هەر بۆیە وتەکانی ڕەزا تەقەوی ئەندامی کمیسیۆنی فەرهەنگی مەجلیسی شوڕای ئیسلامی واتە دوژمنان کێشە و گرێەکانی ژیانی خەڵک گەورە نیشان دەدەن تا خەڵک نائومێت بکەن، ئیدعایەکی درۆین و گومڕاکەر هەوڵێکی شکست خوارد و بۆ کەمبایەخ نیشاندانی ئەو هەموو هەژاری و گرانیە و هەروەها خۆپەڕاندنەوە و دانی ئادرسی هەڵەی هۆکارە سەرەکیەکانی ئەم بارودۆخەیە. ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی خەڵکی بە جۆرێک گرفتاری هەژاری بێسنوور کردووە کە کەمتر ڕۆژێکەیەکە میدیا و مۆرەکانی خودی ڕژیم باز لە وێرانی ئابووری و نابودی ژیانی خەڵک نەکەن. ئەوان وێڕای دامپێدانان بە خەیانەتەکانی ڕژیم لە بواری وێرانکردنی ئابووری وڵات و تاڵانکردنی سەرچاوەکان بە هەژاری بەرینی خەڵک ئیعتراف دەکەن. بەوتەی ئەحمەد تەوەکولی ئەندامی مەجمەعی تەشخیصی مەسلحەتی نظام ژمارەی کەسانێک کە لە ژێرهێڵی هەژاری فەرزیدان 60% جەمعیەتی وڵات پێدەگەن. ئەو دەڵێت مەجلیس کاتێک بڕیاریدا کە یارانەکان بدات ڕایگەیان کە بە 6 میلیۆن کەس دەدرێت، واتە ئێمە قبولمان کردووە کە 72% خەڵکی ئێران پێویستیان بە یارمەتیە. بەوتەی تەوەکولی لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئاستی متمانەی خەڵک بەدەسەڵات هیچ کات بەقەد ئێستا لە خوارێ نەبووە. کارناسێکی حکوومەتی بە ناوی محەممەد مەحبوب فەر لە وتوێژ لەگەڵ ڕۆژنامەی حکوومەتی ئیقتصادی پویا ڕۆژی 18 بەفرامبار وتی ئاستی هەژاری لە ئێران لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بێوێنەیە. پێشتر شەهاب نادری ئەندامی کمیسیۆنی ئابووری مەجلیسیش وتبووی کە 80% جەمعیەتی ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. هەژاری بۆتە هۆی ئەوەی کە 6 میلیۆن کەس لە خەڵک لە ژێرهێڵی هەژاریدا بەسەر ببن و لەم ژمارەیە 40 میلیۆن کەس لە هەژاری تۆختان کە محتاجی نانی شەون. بەوتەی کارناسێکی دیکە 90% خەڵکی ئێران هەژاریان بە شێوازی جۆراوجۆر چێشتووە. مهدی ئەسکەری ئەندامی مەجلیسی ڕژیمیش دەڵێت میلیۆن بنەماڵە خەریکن دەڕۆنە ژێرهێڵی هەژاریەوە و هەژاری پشتی خەڵکی ئێرانی شکاندووە. بارودۆخی کارەساتباری ژیانی خەڵک گەیشتۆتە جێگەیە کە خەڵک لە جیات گۆشت، ئێسقانی مەڕ و مریشک لە ئاودا دەکوڵێن و وەک ژەمێکی خواردن بەکاری دێنن.
خەڵکێکیش کە توانایی کڕینی ئێسقانیان نییە بەناچار لە ناو زبڵەکاندا بە شوێن پاژماوەی خۆراکەکانەوەن. چوونەسەرەوەی کارەساتباری هێڵی هەژاری لە ئێران بۆتە هۆی ئەوەی کە ئێران لە ڕیزبەندی جیهانیدا ببێتە یەکێک لە هەژارترین وڵاتان و سەبارەت بە ڕێژەی فەلاکەتیش ئێران لە ناولیستی ئەو دە وڵاتەدایە کە باڵاترین ڕێژەی فەلاکەتیان بە خۆیان تەرخان کردووە. ڕژیم لە هەمان حاڵدا کە زیاتر لە 90% دانیشتوانی ئێرانی بەرەو هێڵی هەژاری بردووە، کەمینەیەکی چکۆلەی سەر بەخۆی تا ڕادەیەک دەوڵەمەند کردووە کە مامناوەندی داهاتی ئەم توێژە دەیان بەرابەر و تەنانەت لە هەندێک حاڵەتدا 100 بەرابەری مامناوەندی توێژە هەژارەکانە. بارودۆخی فەلاکەتباری ئێستای وڵات و مەعیشەتی خەڵک دیاردەی زبڵگەردی خەڵک بە تایبەت لە ناو ژنان و منداڵانی کردووەتە بابەتێکی ئاسایی. لە ڕاستیدا قەیرانی ئابووری ئێستا و ڕەوتی بەرزبوونەوەی بەردەوامی قیمەتەکان و چوونەسەرەوەی ڕێژەی تەوەڕۆم هێڵی هەژاری نسبی هەموو ڕۆژێ زیاتر دەکات. کارناسانی ئابووری پێشبینی دەکەن کە هێڵەی هەژاری نسبی تا کۆتایی ساڵ لە 15 میلیۆن تمەن تێپەڕ دەبێت و ژمارەیەکی بەرینی دیکە لە خەڵک دەچنە ژێر هێڵی هەژاریەوە. ئەم دەسەڵاتە گەندەڵا دوای 43 ساڵ بارودۆخی ئابووری ئێران و بژێوی خەڵکی گەیاندۆتە جێگەیە کە بەپێی راپۆرتی سایتی حکوومەتی ڕۆکنا ئێران کەوتۆتە پلەی یەکی ڕێژەی فەلاکەتی جیهانی. بە پێچەوانەی ئیدعای ڕەزا تەقەوی ئەوە دوژمنان نین کە کێشە و گرێی ژیانی خەڵک گەورە نیشان دەدەن، بەڵکو بارودۆخی قەیراناوی ئابووری ئێران و کێشەکانی ژیانی خەڵک لە دزی و تاڵانکاری ئەم نیزامە گەندەڵە و ناوەندەکانی سەر بەوانەوە سەرچاوە دەگرێت.